ئایا چەند بوونی دادگایەک کە لەسەر ئەساسی ئەوەی کە حەقە بڕیار لەسەر چارەنووسی ئینسان بدا یا هەر شتێکی ئینسان بدا بوونی زەرورە لە کاتێکا ئێمە دەزانین ئەو دادگایانەی کە لە لێرەدانراون لەسەر ئەساسی پاراستنی بەرژەوەندی خەڵکەکان دانراوە نەک لەسەر ئەساسی ئەوەی کە حەقە لەبەرەوە لە ناو دادگاکانە هەر کەسە دەچێت ینی داوای مافی خۆی دەکات ئەوەی کە هەیەی و لی زەوتکراوە یەکێک عەرزی داگیر کردووە یەکێک فلان شتی کردووە ئەوەی مەوزوعە لێرە بەدەستێنانی مافەکەیەتی نەک ئەوەی مەوزوعە چی حەقە لەوێ ئاشکرا ببێت لەبەرەوە لێرە تەرکیز لەسەر بەدەستێنانی مافە تەمان لە ئەگەر بێت و ئێمە تەسەووری کەین لە ناو کۆمەلگایەکە ئەگەر محکەمەیەکی ڕاستەقینەی وا دروست بێ دەبێت تاکەکانی لە جیاتی ئەوەی بیریان لەوە هەبێت بیران لای ئەوە بێدایمە خەمی ئەوەیان بێت کە حەقیان خوراوە و بیسێنەوە دایمە خەمی ئەوە بخۆن حەقی کەسێکیان کەوت بێتە لاو بیدەنەوە یانی دەبێت کەسەکان حەق دەرەوە بن نەک حەقسێن و خەمی ئەوەیان بێ حەقی کەسێک کەوت بێتە لایەن بەمان ینی ناوەی خۆیان کاولکەن لەبەرەوە دایمە بیر لەوە بکەنەوە کە دادگایەک هەبێت لە ڕێگەی ئەو دادگایەوە ئەم حەقەی کە کەوتووەتە لایەن بیگەڕێنەوە شوێنەکەی خۆی ئەگەر هاتوو کەسەکە ینی ئەوەی کە خاوەن حەقەکەیە نەویست وەریگرێتەوە یا هەر شتێکی تر یانی شتەکان لێرە تەواو پێچەوانە دەبنەوە کەسێک بێت دەبێت لە جیاتی ئەوەی بیل لەوە بکاتەوە کەستەمی لێ نەکرێت و دایمە خەریکی دروستکردنی دیوار بێت و کۆکردنەوەی وەسائل بێ بۆ ئەوەی ستەمی لێ نەکرێ دەبێت دایمە خەیاڵ و بیری لای ئەوە بێت چۆن ئەو وەسائلانە دەستخا کەستەم نەکا لە دەوروبەرەکەی ینی کەواتە بۆ ئەوەی دادگایەک لە ناو کۆمەلگایەکە دروست بێت کە دادگاکە لەسەر ئەساسی حەق حکم بدا دەبێت تاکەکانی ئەو کۆمەلگایە ئاوا بن ینی لە جیاتی ئەوەی خەیاڵیان لای حەق سێننەوە بێت خەیاڵیان لای حەقدانەوە بێت ینی لە جیاتی ئەوەی خەیاڵیان لای ئەوە بێت کەستەمیان لێ نەکرێت دایمە خەیاڵیان لای ئەوە بێت کەستەم نەکەن تاوان کە ئینسانیش خەیاڵی لای ئەوە بووستەم نەکا وەسائل دەدۆزێتەوە بۆ ئەوەی چی بکا بۆ ئەوەی ستەم نەکات بەڵام ئەگەر خەیاڵت لای ئەوە بوو چی بکەم بۆ ئەوەی ستەمم لێ نەکرێ ئەوەیان تۆ وەسایلی تر دەدۆزیتەوە بامان شێوە چی بکەم بۆ ئەوەی حەقی کەسێک کەوتە لام بیدەمەوە بۆ ئەوەی ستەم نەکەم ئەوە تۆ پێویستت بە چییە پێویستت بە کۆمەڵە وەسایلی جیاوازە و پێویستت بە سیستەمێکی ترە کە پەیوەندی تۆ و حەق خوراوەکە ڕێک خاتەوە ئەوەی کە تەبان ئەوەی کە تۆش حەقت خواردووە ئەویش خەیاڵی لای ئەوەیە حەقی کەسی نەخوارد بێ خەیاڵی لای ئەوە نییە کە حەقی خورابێ و چۆن بەدەستی بێنێتەوە لەبەر ئەوە کاتێک ئێمە بیل لە محکەمەیەکی وا دەکەنەوە سیستەمێکی تر بۆ ئەم پەیوەندە لە نێوان حەق خورا و حەق ئەوەی کە حەقەکەی خواردووە دێتە ئاراوە کە تەواو جیاوازە لەم سیستەمەی کە ئێستا لە ناو کۆمەلگاکانە حازرە ئەو کاتە ئەگەر وابوو ئەو کاتە پارێزەرەکەش کە لەوێیە ئیشەکەی پێچەوانە دەبێتەوە لە جیاتی ئەوەی حەقسیان بێ حەق لەوی تر بسێنێتەوە ئەمەی کە پارێزەری کەسەکەیە لە جیاتی ئەوەی حەق لەو بسێنێتەوە ئەم پارێزەر دەگرێ بۆ ئەوەی حەقەکە بداتەوە بە کەسەکە ئەوەی کە هەیەی تاوەکو چی تاوەکو ناوەوەی بە پاکی ڕاگرێت جا لێرە ئێمە کاتێک کە ئەمە دێنینە پێشچاومان و ئیمکان هەیە دادگایەکی ئاوا وجودی هەبێ لە ناو کۆمەلگایەکە ئەگەر هاتوو کۆمەلگاکە گرنگیەکانی ینی گرنگەکەی ئاوا گرنگیدا بەو شتە گرنگیدا بە بەدەستێنانی ئەو وەسایلانەی کە دەیپارێزن لەوەی کە زوڵم بکە و دەیپارێزن لەوەی کە حەقی کەسێک بخوات یا هەر شتێکی تر لەمانە ینی لێرە تەواو تەسەورەکان پێچەوانە دەبنەوە بیرکردنەوەکان و ئێتمامدان ئەو کەسێک کە ڕۆژانە بیر دەکاتەوە خەیاڵی دایمە لای
شتێکی ترە جیاواز لەوەی کە ئێستا خەڵک خەیاڵی لایەتی. جا لێرە ئایا ئەگەر بێت و ئێمە بەم شێوەیەی کە هەیە، بەم شێوەی کە ینی بە پێی سیستەمەکەی تریان، ئەو سیستەمەی کە لەناو کۆمەلگایەکە هەیە تاکەکان دایمە بیل لەوە دەکەنەوە چۆن وەسائلیان هەبێ بۆ ئەوەی کەسێک حەقی خواردن بدەن بەسەر یا حەقەکەی لەسێنەوە. لەناو کۆمەلگایەکی ئاوا ئەگەر بێت و مەحکەمەیەک دادگایەک دابنرێ بە پێی سیستەمەکەی تر، یعنی ئەوەی کە بۆ ئەو خەڵکە دادەندێکە خۆی حەقی کەسێکی خواردبێ خۆی دەچێتە دادگا و پارێزەر دەگرێ بۆ ئەوەی ئەو حەقە لە خۆی دەربێنێتەوە بیدا بە کەسەکەی تر، نەک لە کەسەکەی دەربێنێتەوە بۆ خۆی، ینی حەق بسێنێ. ئەمە چی ڕوو دەدا؟ طبعاً ئێمە مەوزوعێک لێرە هەیە، ئێمە کاتێک کە ئاواین، کاتێک کە ئێمە خۆمان دەپارێزین لەوەی ستەمکار بین، دەبێت بە کامل ئازادی خۆمانەوە مە بکەین. یعنی کە دەمانەوێت چاک بین دەبێت بە کامل اختیاری خۆمانەوە ئازادی خۆمانەوە ئەمەمان هەڵبژاردبێت کە چاک بین. و مرۆڤ کایەنێکە دارای ئەم ئیرادەیەیە کە خۆی ئەوەی ویست ئەوە دەکات، بەڵام حیوانێک دارای ئەم خاوەنی ئەم ئیرادەیە. باش ئەگەر محکەمەیەک دا بندێ لە ڕێگەی هێزەوە ئەم مەوزوع چارەسەرکە، ئەو کاتە چی ڕوو دەدا؟ ئەو کاتە کەسێک حەقی کەسێکی تر ناخوا لەبەر ئەوە ناکە خۆی نایەوێ بیخوا، اختیاری ئەمەی کردووە، اختیاری چاکبوونی کردووە، بەڵکو لەبەر ئەوەی محکەمە سزای نەدا. یعنی ئەو کاتە کەسەکە خراپەکە ناکا، خراپە ناکا تا سزا نەدێ، یعنی ئەم کەسە چی نەکردووە؟ چاک نییە بەڵام خراپیش نییە، ینی خراپە ناکا بەڵام چاکیش نییە، ینی چاکبوون لە ناوی حیچ پەرەسەندێکی بەخۆیەوە نەبینەوە. ئەم کەسە لە ڕووی ئەوە کە چاک بێت هیچ تەمرینێکی نەکردووە. و ئەوەی گرنگە بۆ ئینسان دامەزراندنی ئەم چاکەیە، ینی ئەم چاکبوونەیە لە ناویان، چونکە ئەم چاکبوونە ئەو کاتە و کەسە وەکو شتێکی لێدێ، وەکو شتێکی دەست لێنە داوی لێدێ، وەکو شتێک کە حەج ئیشی نەکرد بێت ئاوای لێدێ. لەبەرەوە خۆگرتنەوە لە خراپە ناکاتە چاکبوون، یعنی خۆگرتنەوە نا، ڕێگەگرتن ڕێت لێ بگیرە کە تۆ خراپیت. بۆ نمونێسە لە ئەوروپا لە ڕێگەی ئەو سیستەمەوە دانراوە، بەوەی ئەو مراقەبە و سزایانەی دانراوە خەڵکەکە تعدا لە یەکتر ناکەن و نازانم چی ناکەن و لە کاتێک ئەمە هەر دەشکری ئەمانە هەر هەیە و هەر بەڕێگە هەر لە ڕێگەی قانونەکەشەوە زۆر جار دەکرێت. بەڵام ئەمە لە ڕێگەی چیەوەیە؟ لە ڕێگەی دانانی هێزێکی دەرەکی بەسەر ئەم کەسەوە، کە ئەو هێزە دەرەکیە دروست بوو بەسەر کەسەکەەوە، ئەو کاتە کەسەکە دەکەوێتە دۆخێکی ناچاریەوە، ینی ناچارە ئەو شتە نەکات، نەک بە ئازادی خۆیەوە ئەو شتە ناکات. کەواتە گەر محکەمەیەک دانی لە ڕێگەی هێزەوە ئەم شتانە بکە، ینی محکەمەکە خۆی ئەمانە بکە، ئەو کاتە چی ڕوو دەدا؟ ئەو کاتە ئینسان لە ئینسانەوە دەبێتە کایەنێکی جەبری، وەک ئینسان نامێنێت. بۆیە بیرکردنەوە لە محکەمەیەکی وا لە ناو کۆمەلگایەکە کە وا بیر دەکەنەوە، وەکو وتمەوەنەی بیریان لای ئەوەیە حەقی خۆیان بسێننەوەنە، بیریان لای ئەوە نیە حەقی خەڵک بدەنەوە لە ناو کۆمەلگایەکی ئاوا. ئەو کاتە کۆمەلگاکە وا لێ دەکا لە ترسی ئەو سزایی کە محکەمە دایناوە شتانێکەیە نیکە، یعنی ئەگەر سزاکە هەڵگرین ئەم ئەو شتە دەکا. کەواتە لێرە ئەمەی ئەم شتە ناکا ئەو نییە، ینی کەسەکە خۆی نییە و ئەمە بە ئیختیاری خۆی نییە کە ئەوە ناکات، ئەوە ناچارە نەیکات. بەڵام کە ناچار بوو نەیکایانی چی؟ ینی ئەوە ناکە خراپەی نەکردو، خۆی بە فعلی خراپەی نەکردووە، بەڵام ئەگەر ئەم حەسکا بیکات و بەڵام ڕێگەی لێ بگیرێ، ئەمە ینی بالقووە لە ناوەوە وەکو خۆی وەکو اختیاری خۆی خراپەکەی هەڵبژاردووە، بەس فعلی نابێتەوە. ئەمە لەبەرەوە کاتێک بۆ نمونە دابنێن محکەمەیەکە بێ عادل بێ بە معنایە کە دێڵین،
بەڵام لەناو کۆمەلگایەکی ئاوا نەک لەناو ئەو کۆمەلگایە کە وتمان خەڵکەکەی خۆی بە شوێن حەق و دادوەریە دەگەڕێ خۆی دەچێت بۆ محکەمە نەک بۆی حەق بسێنێ بۆی حەق بدە تاوان ئەو محکەمەیە ئەگەر بێنین بە عەدالەت بڕوا بەڕێوە یعنی چی کاتێک کە دەڵێن بە عەدالەت بڕوا بەڕێوە یعنی حەقی کەسەکان کەسێک حەقی کەسێکی خواردووە بۆی بگەڕێنێتەوە یعنی تەنار شتەکە ڕەپت بێ بە گەڕانەوەی ئەم حەقانەوە نەک بە پەروەردەبوونی کەسەکانەوە و ڕۆڵی هەبێت لەوەی کەسەکان با اختیاری خۆیان بە ئازادانە چاک بن و لە ڕێگەی هێزەوە ئەمە بکە بۆ نمونە دابنێ لە ئاسمانەوە کۆمەڵێک کائینی تر دێن بۆ سەرزەوی محکەمەیەک دادەنێ و ئەوانەی کە دێن بۆ ئێرە جۆرەکن لە کائین کە ئەو هێزەی ئینسانەکان هەیەە ناتوانن لە ڕێگەی ئەوە زاڵن بەسەریانە دابنێن کۆمەڵێک کائینی نادیارن جۆرێک لە تاقە و توانایان هەیە هەر ئینسانێ بیەوێ شتێکیان لێ بکا و ئەوان بەو لە ڕێگەی ئەو هێزەوە دەتوانن ئینسانەکە زاڵ بن بەسەر هێزی ئینسانەکە یعنی کۆمەڵێ کائیناتی خارق لە هێزە کە ئەو هێزی هەموو کۆمەلگاکە کۆکەیتەوە ناتوانێت چاری ئەمانە بکە ئەمانە دێن بۆ سەر ئەم عەرزە ئەڵێن ئێمە نێراوین بۆ ئەوەی حکمێکی عادلانەی ئێوە بکەین بەڵام لە ڕێگەی چیەوە حکم دەکەین لە ڕێگەی کوتەکەوە لە ڕێگەی زۆرەوە چونکە ئێوە کەستان ئامادەی ئەوەتانتیان نییە ئەگەر خراپەیەکی کرد خۆی بێ لە ناو دادگاکە بێ داوا بکاتاوەکو پاکی کەینەوە لەو خراپەیە لەبەر ئەوەی ئێمە بە زۆر ئەمە دەکەین ئەو کاتە چی ڕوودەدا بۆ نمونە هەر کەس دزی بکە نەتوانێت خۆی بشارێتەوە و یەکسەر بەبێ ئەوەی بەخۆی بزانێن لە دوای دزیەکە یەکسەر لە ناو محکەمەکە حازر بێ و سزای بدرێ ئەو کاتە حتمەن چی ڕوودەدا ئەو کاتە کەس ناوێرێ دزی بکە ئەگەر ینی ناوێرە بیکە ئەوەنە دەیەوێ بیکە یا هەر کەسەر کەسێکی کوش یەکسەر لە محکەمەکە حازری کەن و بە خراپترین شێوە سزای بدەن و نیشانی خەڵکیشی بدەن ئەمانە هەموو بکەن ئەو کاتە چی دروست دەبێت ئەو کاتە کۆمەلگایەک خەڵکێک دروست دەبێت کە هیچ ئیرادەیەکی نییە و ئیرادەی تاقی ناکرێتەوە ئیرادەی وەکو ئەوەی کە خۆی اختیاری ئەوە دەکا خراپ بێ یا چاک بێ ئەمە ئیتر وجودی نامێنی وە بە مەشکە ئەو کەسە بە زۆر دەبرێتە محکەمە لە ڕاستیە سزاش بدرێ چی نابێت چاک نابێتەوە چونکە خۆی نایەوێت سزاکە وەرگێ کە خۆی نەیویست سزاکە وەرگێ ئیتر لە ناوەوە ئەوەی کەتیایەتی لە دەرونیا پاک نابێتەوە لەبەرەوە ئەم سزایەتە نا سزایەکی ڕواڵەتیە بۆ بە نسبەتی کەسەکانەوە لەبەرەوە ئەم سزایە کەسەکان چاک ناکات بەڵام وایان لێ دەکا کە خراپە نەکەن لەگەڵ یەکترا نەک خراپ نەبن خراپە نەکەن ئەمە شتێک دروست دەبێت لە خۆیان خراپە بەڵام ناتوانێت ئەو خراپکەی فعلی کاتەوە لە ناو کۆمەلگا یعنی ئەمە لە دەرەوە چیمان کردووە بە شکڵێکی ڕواڵەتی کۆمەلگاکەمان واگ لێ کردووە کە دزی نەکەن تەوان هەمویان دزن بەڵام کەسیان دزی ناکا بۆن هەمویان پیاو کوژن بەڵام کەسیان دەست بۆ کەسیان نابە بەس کە دەست نابە حەزی لێتی بەڵام دەزانێت دەستی برد یەکسەر خۆی دەبینێتەوە چی لێ دێت لەبەر ئەمانە ئەو کاتە ئەم کۆمەلگایە کە کەسەکانی چاکن بێگومان چاکنین بۆچی چونکە بە اختیاری خۆیان ئەم چاکیەیان هەڵ نەبژاردووە ئەمەی کە ئێسا دەیکەن بە ڕواڵەت وا دیارە کە ئەمەی دەیکەن چاکیە ینی خراپە ناکەن خراپ نین باوا بڵێن خراپ نین بەڵام خراپ نەبوونەکەیان ناچاریە ینی خۆیان اختیاریان نەکردو ئەمە زان وەکو چی وایە وەکو وایە هەر حیوانێک بۆ نمونە چۆلەکەیەک هیچ زەرەرێک نادا
ئەمە کە زەرەر نادا لەوێەوە نییە کە چاکە یا خراپ نییە چۆلەکەکە ئەمە هەر خۆی ئاوایە یعنی لە ناوەوە کۆنتۆل کراوە بەوەی کە ئەوە نەکات بەڵام حیوانێکی تر زەرەر دەدا ئەم حیوانە لە خۆیان خراپ نییە ئەمە حیوانێکی خراپ نییە ئەوە تاوان بۆ ئێمە خراپە چونکە زەرەرمان لێ دەدا ئەگەر زەرریشمان لێ نەدا هەر بۆ خۆی هەر خراپ نییە فەرزان ئەگەر ئێمە مریشکمان نەبوو چقەڵێک بێ بیانخوا ئەو کاتە چقەڵ خراپ نییە بەس ئەمەی کە دەیکا یعنی اختیاری ئەم نییە بیکا وەکو خراپەیەک ئەمە کۆنتۆل کرا وەکو سیستەم لە ناوی ئەدانراوە دەیکاتەوە ئەو کاتە ئینسان ئەمە لە دەست دەدا ئەو کاتە ئینسان دەبێتە حیوانێکی ماڵی یعنی هەر دەبێتەوە بە یەکێک لەو حیواناتانەی کە هەیە کە لە جاتی ئەوەی بەڵام بە سیستەمێکی ناوەکی ئەو هینەی کۆنتۆل کرابێت لە جاتی ئەوەی هێزی لە ناوە لێ بسەندرێتەوە تا زوڵمەکە بکە لە دەرەوە هێزێک بەرامبەری ڕادەوەستیا مێزە ناتوانێت تەفعیلکە کەواتە لێرە اختیارەکە بەچی نییە بە اختیار چاک نییە شتەکان لێرە ئەو کاتە زەمینەی چی نامێنێ زەمینەی ئەوەی کە کێ دەیەوێ خراپ بێ و کێ دەیەوێت چاک بێ دەمە نامێنێ یعنی ئەو کاتە شتێک بە ناوی چاکبوون نامێ فعلەن فکرەی چاکە و کاتە چی لێدێ لە ناو عەقڵا وجودی نامێنێ یعنی ئەگەر بێت و شتەکان ئاوا بین بن کەواتە فکرەی چاکە کە ئێمە چاک بین ڕەبتێکی جەوهەری بەچێوە هەیە بە ئازادی اختیارەوە هەیە یعنی ئێمە ئازادانە بە تەواوی ئازادی خۆمانەوە دەمانەوێت چاک بین نەک شتێک وای لێ کردوین چاک بین جا ئەو چاکبوونەی کە لێرە هەیە ئەم معنای هەیە جا ئەمە هەمووی ڕەبتە بەیەکەوە لەبەر ئەوە مەوزوعی چاکبوون اختیارێکی خۆمە ئەگەر من بکەومە شوێنێکیش محکەمەیەکی نادادوەر و بشم کوژن پێشوازی لەوینەوە دەکەم چونکە ئەوەی کە دەکرێت تەسیر لەو اختیارم ناکە و تەسیر لەوە ناکە کە من لە چاکەوە ببمە خراپ من عەزیەتم پێ دەگەیەندرێت لە ناو دەبرێم بەڵام خراپ ناکرێم چونکە خۆم نامەوێ خراپ بم واگەر خۆم نەمەوێ خراپ بم ئەوە هیچ هێزێک ناتوانێت چیم بکە لێکە وام لێکە خراپم بامان شێوە خۆشم نەمەوێت چاک بم لە ڕێگەی هێزەوە هەرگیز وام لێ ناکرێکە چاک بم لەبەرەوە ئەوەی ڕوودەدا ئەمە مەوزوع نیە جا سوکرات باس لەوە دەکا ئایا ئەمەی کە ڕوودەدا لە نێوان ئینسانەکانە کە اختیاریان هەیە بەڵام لە عینی کاتیشە لە ناو ژیانە خۆیان نەیانتوانیوە بڵێن ئەو دادگایە نییە کە بتوانێت بەم حەقا ئینکات ئایا ئەمەوە فەرزی ئەوە دەکات کە دادگایەکە بێت ئایا ئێمە کاتێبی لەوە دەکەینەوە دادگایەکە بێ بۆچی بیر دەکەینەوە حتمما بیرکردنەوە لە بوونی دادگایەک لەوێوەیە کە ئێمە بیر لەوە دەکەینەوە لەو دادگایە حەقەکانمان بۆ بسەندرێتەوە یعنی ئەو کاتە وەکو کەسێکی حەقسیان بیر دەکەینەوە نەک حەق دەرەوە بۆچی چونکە ئەگەر وەکو حەق دەرەوە بێەوە من لێرە حەقەکەی خۆم دەدەمەوە یعنی ئەو حەقی کە هی کەسێک لامە خۆم دەچم دەیدەمەوە ئێمە دادگایەکمان دەوێت کە هێز بەکار بێنێ بۆ سندنەوەی ئەو حەقەی کە لای ئەوانی ترە بۆیە بیل لەوە دەکەینەوە دادگایەکی ئاوا هەبێ ینی ئەمەیان لەکوێوە نییە لە داخوازیە عەقڵیەکەوە نییە بۆ دادگاکە بەڵام کاتێ من چاک بووم و چاکبوونم اختیار کرد بەوەی کە چاکبوون هەر لە خۆیە چاکە خۆی چاکە ڕاستە ئەو کاتە من بوونی محکەمەیە یا نەبوونی بۆ من کێشە دروست ناکە بۆ ئەو کەسانە کێشە دروست دەکا کە هەز دەکەن چاکە ئەسلی مەوزوع و ئەسلی ژیانە بەڵام خیانەتیان لەم بوونیان کردو بەوەی کە خراپ بوون کەواتە ئەمانە زیاتر ترسی ئەوەیان هەیە کە دادگایەک هەبێت
بەڵام لە هەموو حاڵەتێکا کە ئینسان چاک بوو ئەو کاتە بوونی دادگایەکی عادلانە لە ڕاستیە نەک ناڕەحەتی ناکات چی دەکات دڵخۆشی دەکات دادگاکە ئەو کاتە بۆ ئەوەیە زیاتر خۆی تاقی کاتەوە لەناو ئەو دادگایە بزانێ فعلەن ئەو چاکە بووە کە خۆی ئەس دەکات بینیوێتی چاکە بەڵام بۆ کەسانێک کە خراپن ئەم دادگایە مەترسیدارە بەڵام مەترسیەکانی دادگاکەی ئێوە زۆر جیاوازە ئەو دادگایەکی ئاوا هەبێت لە مەترسیەکانی ئەو دادگایی کە دادگایەکە لەسەر ئەساسی ڕواڵەتەکان حکم دەدا بۆچی چونکە ئەو دادگایەی کە لەسەر حەق دادوەری ناکا و کەسێ حکم دەدا بە مردن ئەو زەرەری پێ دەگەێنێ بەکوێ دەگەێنێ بە شتێکی ڕواڵەتی ئەو زەرەر دەگەێنێ ناتوانێت زەرەر بگەێنێ بەچی بە مەوزوعی ئەوەی کە ئەگەر ئەو چاک بێ وای لێ بکا خراپێت لێرا ناتوانێت زەرەری پێ بگەێنێ یعنی ناتوانێت ئەسڵەن دەست لەو اختیارەی بدا کە کردوویەتی یعنی وای لێ بکە خۆی دەیەوێت چاک بێت نایە وای لێ بکە کە خراپ بێت نایەوێت چونکەم خۆی دەیەوێت چاک بێت ناتوانێت دەستکاری ئەوەی نەبکات بەڵام ئەگەر دادگاکە دادگایەکی ڕاستەقینە بوو ئەو کاتە ئەوەی زەرەری پێدەکەوێت کوێیە ئەوەی زەرەری پێدەکەوێت ئەوەیە کە جەوەریە لە کەسەکە نەگەوەی ڕواڵەتیە لەبەرەوە ترسی دادگاکە بە نسبەت کەسێکەوە کە دەرناچێتیایە دادگاکەی ئەولە ترسێکە لە جەوهەر لە وجودی خۆی بەڵام ترس لەوەی کە لێرە هەیە دادگاکەی ئەوە ئەگەر ترسێکە بێت ترسێکە لەو شتانەی کە هەتە ترس نییە لە خۆت چونکە خۆت پارێزراوی ئەو چاکەیە خۆی لە خۆیە دەتپارێزێت جا لێرە با بچینەوە سەر حکایەتەکە لە ڕێگەی حکایەتەکەەوە درێژە بەم بابەتە بدەین ئەوەی کە سکورات دەیگێڕێتەوە طبعاً حکایەتەکە دەبێ بزانین سکورات چۆن بیری لێ دەکاتەوە ئەگەر ئێمە لە ڕواڵە تا سێری ئەم شتە بکەین دەڵێن سکورات بڕوای بە هەندێک شتی پڕوپوچە ئەمەش تەوان بە کالیکلیس دەڵێ کالیکلیس تۆ دەزانم ئەم حکایەتە دەڵێ ئەمە حکایەتی پیرەژن و پڕوپیرەژنە و شتانێکی خوراافیە و هیچ هینێکی نییە تۆ بڕوات پێیەتی بڕوات بە شتێکی زۆر بێمانە هەیە ئەمە کەی شتە تۆ بڕوای پێ بکەیت طبعاً ئەم حکایەتە حکایە لە خۆیە حکایەتێکی ڕەمزیە بەڵام فکرەیەک تەرح دەکات کە حەقیقەتێک لای سکرات حەقیقەتێک ئاشکرا دەکات ئەویش لێرە طبعاً مەوزوع کارێک کەسەکان نین کە لێرە و مەوزوع کارێکتەرەکانی ناو حکایەتەکە نین لە ڕێگەی ئەم حکایەتەوە چی باز دەکرێت جا حکایەتەکە دەخوێنینەوە ئەگەر کارێکتەرەکان لابین و ڕواڵەتی حکایەتەکە لابین حتمما ئەو فکرێمان دەست دەکەوێت کە لە بارەی ئەو دنیاوە هەیە بزانین هینەکە چییە حکایەتەکە هەڵێ تەمان منەمان لە ڕێگەی حکایەتێکەوە بۆ ساغ دەکەمەوە کە ئەو دنیا دوای مردن محکەمەیەکی تر هەیە محکەمە ترسناکەکە ئەوەیە ئەوەی ئێرە هیچ ترسێکیتیانە بۆ کەسی چاک چونکە ئەوەی خراپە ناتوانێت زەرەر بە چاک بگەێنێ بەڵام ئەوەی ئەو دی و مەترسی گەورەی تایە بۆ ئەوەی کە چاک نییە باشە وەک دەڵێم گوێ بگرە ئامیش چیرۆکەکەی بۆ دەگێڕێتەوە هەڵێ باشە مادام تۆ لە خاڵەکانی تر خاڵەکانی تی باسەکە بوویتەوە بەم حکایەتە کۆتایی بەم باسەش بێنێ ئەو دەڵێ من حکایەتێکت بۆ دەگەرمەوە کالیکلیسی ژوا دەڵێ ئەمە حکایەتەکەیە طبعاً حکایەتەکە ئێستا گوێی لێ دەگرین لە ئەفسانە و ئەو شتانە دەچێت بەڵام فعلەن کە بیر لە فکرەکەی دەکەینەوە فکرەیەکە شتێکی تر دەڵێ یعنی ئەو فکرەی کە سوکرات لەسەر مەسەلەکە هەیەی لە ناوە حکایەتە بە شێوەیەکی ئەفسانەیی گزارشتی لێکراوە باشە وەک دەڵێم گوێ بگر لەم چیرۆکە جوانە کە تۆ بە چیرۆکێکی پرۆپوچی دەزانی بەڵام من بە چیرۆکێکی ڕاستەقینەی دەزانم ئەمە چیرۆکەکەیە تامان چیرۆکەکە باسی میعاد دەکا لە ینی ئەو دنیا قیامەت بەڵام لە تێڕوانینێکی یۆنانیەکانی ئەو کاتەوە
ئەوان چۆن سەیری ئەو دنیایان کردووە، ینی بە چ شێوازێک تعبیریان لەوە کردووە کە دنیایەکی تر هەیە و لەو دنیاە مەحکەمەیەک هەیە و ئینسان دوای مردن بەرەو کێتەڕوە. ئەڵێ من ئێستا شتانە کرد بۆ باز دەکەم و واش بۆت باز دەکەم کە ڕاستە، وەک هۆمیرۆز دەڵێ، ینی ئەمە دیارە لە ئەلیادە ئۆدیسە هەیە هۆمیرۆز دەیگێڕێتەوە. تاوان هۆمیرۆز نزیکەی 2000 و زیاتر 2500 ساڵ زیاتر لەمەوبەرە، ینی بەر لە مەسیحە بە نزیکەی 100 ساڵ و بەر لە ئیسلامە بە نزیکەی 1000 و قسوور ساڵ. ئەمە چیرۆکەکەیە. ئەڵێ زیۆس و بۆسیدۆن و پلۆتۆن دوای ئەوەی دەسەڵاتداری ئیمپراتۆرەکەی باوکیان لە باوکیان وەرگرت، دەسەڵاتەکەیان لە نێوان خۆیاندا دابەش کرد. لە سەردەمی کرۆنۆسدا، ئەمە ینی بەر لەوەی کە و دەسەڵاتە دابش بکرێت، خاوەندەکان یاسایەکیان لەبارەی مرۆڤەکانەوە بڵاو کردەوە کە ئێستاش حکمی پێدەکرێت. یاساکەشەوە بوو کەسێک دوای ئەوەی بە ژیانێکی دادوەرانە و پاکژیا دوای مردنی دەچێت بۆ دوورگەکانی خۆشببختی، لەوێ نیشتەجێ دەبێت و لە هەموو خراپەیەک پارێزراو دەبێت و دەکەوێتە ناو خۆشببختیەکی تەواو. بەڵام ئەوانەی دەروونێکی ستەمکار و پیسیان هەیە ئەوە بەرەو شوێنی سزادان و پاکبوونەوە لە تاوانەکان دەڕۆن. ئەو شوێنەشیان ناوناوە تەرتارۆس، ینی دۆزەخ. لە سەردەمی کرۆنۆس و سەرەتای سەردەمی زیۆسدا کۆمەڵە دادوەرێکی زیندوو کاتێک ڕۆژی مردنی کەسەکان دەهات هەر لە ژیاندا دادگایی کەسەکانیان دەکرد. ینی کۆمەڵە دادوەر هەبوون، ئەو ڕۆژێک کە ئەو کەسە ڕۆژی مردنەکەی بوو بەر لە مردنەکەی بەر لەوەی بمرێت دادگاییان دەکرد. زین دادگایەکەشی ینی لێرە دادگایەکە دەکرا نەک لەو دنیا. ئەمەش وای کردبوو بە هەڵا حکم لەسەر کەسەکان بدرێ. هەر بۆیە پلۆتۆن و چاودێرەکانی دوورگەکانی خۆشببختی هەواڵی ئەویان گەیاند بە زیۆس کە کەسانێک بە هەڵا بۆ ئەو دوورگانە هاتوون. ینی لەبەرەوەی لەم دنیا کۆمەڵە دادوەری زیندوو حکمیان دەکرد و لە بڕیاردانەکەیان لەسەر ئەوەی کامیان بچێ بۆ دوورگەکانی خۆشببختی، کامیان بچێ بۆ باشت و کامیان بچێ بۆ جەهەنەم، هەڵەیان لە بڕیارەکانیان دەکرد. بۆهۆی ئەم هەڵانەوە ئەوانەی کە دەبوایە بۆ جەهەنەم بچن هەردێکیان دەچوون بۆ دوورگەکانی خۆشببختی، چونکە بڕیار درابوو کە ئەمانە چاک و پاکن و بەرەو ئەوە دەڕۆشتن. ئەڵێ هەر بۆیە پلۆتۆن و چاودێرەکانی دوورگەکانی خۆشببختی هەواڵی ئەوەیان گەیان بە زیۆس کە کەسانێک بە هەڵە بۆ دوورگانە هاتوون. زیۆسی ژوتی ئەو ناحەقیە دەبێت ڕابگرن. دانین زیۆس چی کرد؟ ئەڵێ هەڵەکە لەوەدایە ئەو کەسانی کە دادگایی کراون لەبەر ئەوەی زیندون بەر لە دادگایەکەیان جلوبەرگێکی جوان دەپۆشن. زۆرێک لەو کەسانەی کە دەروونێکی خراپ و پیسیانەیە خۆیان بە جلوبەرگێکی جوان و جەستەیەکی ڕێکەوە ئامادە دەکەن بۆ دادگایەکە. ئەوانەی دەوڵەمەند و دەسەڵاتدارن ینی بەو ئاوا دەچن بۆ هین و بەهۆی ئەمەوە کەسانێکی خانەدان و دەوڵەمەند دەردەکەون و هەر لە ڕۆژی دادگاییەکەش کۆمەڵە شایەتێک کۆ دەکەنەوە تا شایەتیان لەسەر بدەن کە بە ژیانێکی دادوەرانە ژیاون. ینی ئەمانە هەمووی لەگەڵ خۆیانە دەبن بەم وەزعەوە ئیتر ئەمە کاریگەری دروست دەکات لەسەر چی؟ لەسەرەوەی حاکمەکە وەی حەقە نەیبینی ئەم ڕواڵەتە. ئەمەش کاریگەری لەسەر دادوەرەکان داناوە و بڕیارەکەیان بە هەڵە داوە. ئەمە سەرەڕای ئەوەش کە دادوەرەکان خۆشیان لە ناو دادگادا پۆشتن و پۆشتەیەکەیان ڕێگرە لە بەردەمەوەدا ڕۆحیان بتوانێت ڕاستیەکان بینی. ینی کێشەکە لەوانییە کە ئەوان ئەو جلوبەرگەیان پۆشیوە، شایەتی درۆیان هێناوە، شایەتی بدەن و ئەم وەزایان دروست کردو بۆەوەی مەوزوعەکە ڕحەقەتەکە بپۆشن. دادوەرەکانیش لەبەرەوەی ڕوت و قود نین، جلیان لەبەرایە، ئەم جلە بووەتە هۆی ئەوەی ئەو ڕۆحە
ببێتە بربەس لە بەردەم ئەو ڕوحا کە ڕاستێکە ببین. تامان ئەم جلانە جل نییە، ئەم جلانە عیبارەتە لەو شتانەی کە لە ئینسانە هەیە، مەیلی بۆ ئەو شتانەی کە هەیە، حەز و ئارەزوەکانیەتی ئەوانەی کە تەحکومی پێ دەکەن لە دانی بڕیارێکدا، و ئەمانە هەمووی ڕەبتن بەچیەوە؟ بە جەستەوە. سۆز و عاتیفە و خزمایەتی و یەک دنیا شت کە ئەمانە هەموو چی؟ ئەمانە بەرگێکن لە بەردەم ئەوە کە ئەو ڕوحە بتوانێ ئەو حەقیقەتە لە ناو دەرونی ئەو کەسە هەیە بۆ ئیستەمەکەوە نەقش کراوە ئەوە ببینێ. کەواتە دوو بربەس لە بەردەم بینینی ڕۆحی دادوەرەکانە هەیە. یەکێکیان هەر خۆیانن بەهۆی ئەو جەستەیی کە هەیەە، بەهۆی ئەو بەرگەی کە هەیەە، ئەوی تریان تۆمەت بارکراوەکانن، ئەوانەی کە دێنە دادگاکان ئەوانیش جلوبەرگێکی تۆکمە دەپۆشن بۆ ئەوەی ئەم چاوە بخەڵەتیانن. کەواتە لێرە مەبەست چییە؟ مەبەست لە هەموو ئەو وەسایلانەیە کە ئێمە حەزەکانمان و دیفاعکردنمان لە خۆمان وەک چاک و خۆنیشاندانمان وەک چاک، ئەمانە ئێمە بەکاردێنین بۆ بەدەستیان دێنین و بەکاریان دێنین بۆ ئەم ئیشە، یعنی بۆ خۆنیشاندان بە چاک، نەک بۆ ئەوەی کە چاکین. جا لێرە مشکیلە هەم لە دادوەرەکانە هەیە، یعنی لە توانای دادوەرەکانە، یعنی کێشەکە لێرە ئەو ناڵێ لەبەر ئەوەی دادوەرەکان خراپن، نە، لەبەر ئەوەی بربەست لە بەردەم ڕۆحی دادوەرەکانە هەیە تا ئەوە بزانن ئەو کەسە ئەو تاوانەی کردووە یا نێکردووە. تەمان لێرە ئەگەر بەڕاستی ئێمە بیرکەینەوە لە مەوزوعی تەحدیدکردنی تاوانە، ئینسانەکان ناتوانن نێکن، ینی ناتوانێت کەس ناتوانێت دەرک بەوە بکە بەرامبەرەکەی تاوانی کردووە یان نەکردووە، چونکە ئەو شتە ڕواڵەتیانە کە بە فعلی دەردەکەون ئەمانە هەرگیز نابنە شتانێکی یەقینی لەسەر ئەوەی کە ئەو کەسە ویستویەتی ئەو تاوانە بکایان نەویستووە. بۆ نمونە کەسێک دەکوژێ لە محکەمە دەڵێ لە دەستم دەرچوو نەویستوە بیکوژم، ئێمە چۆن بزانین نەویستووە؟ یعنی دەتوانین ئەمە بزانی؟ بۆ نمونە کەسێک دەچێ لە ماڵی کەسێک نانێک دەبا خواردنێک دەبا دەیدزێ، لەسەر ئەمە دەگیرێ، کەسەکە دەڵێ من دزیم نەکردووە، بەس فڵانە کەس خەریک بوو دەمرد هاتم لەم ماڵە ئەو نانەم برد بۆ ئەو کەسە، یا شتێکی ئاوا کە دیار نەبێت. ئێمە چۆن بزانین ئەمە بەو نیەتە ئەوەی نەکردو؟ بۆ نمونە ئەمەشی کردووە بەڕواڵەت فعلەن ئەمەی بردووە داوێتی بەویتر، بەڵام کێ دەڵێ هەرمە بەستی هەتکردنی ئەو ماڵە نەبووە؟ کەس دەزانێت؟ یعنی ئەوەی کە لە ناو ئێمە هەیە دەمانەوێت چی بکەین؟ ویستی چیمان هەیە؟ لە ڕاستیان نەک هەر ئینسان نایزانێ، هەموو ئەو ئەرجێزانەی کە زانست دروستی کردووە ناتوانێت فعلەن ئەمە لە هیچ ئینسانێکا دەربێنێت. لەبەرەوە هەر لە ئەساسەوە بوونی محکەمەیەک بەو معنایەی کە ئەم ڕاستیانە ئاشکراکە هەر ئەسەن وجودی نییە، لە ئیمکانێتی ئینسانان نییە محکەمەیەکی وادانی، تەنها لە یەک کاتا ئیمکانی ئەوەی هەیە ئەویش ئەو ئینسانە بە پێچەوانەی ئەوانەی کە دیفاع لە خۆیان دەکەن تاوانبار نین و ترسی لەوە هەبێ کەستەم بکە، بۆیە خۆی ببێت بەشایەت لەسەر خۆی کە ئەم گوناحەی کردووە، ئەم خراپەی کردووە، ئەوەی بەو نیازە کرد و ئەو کەسێک کە کوژرا خۆی دەیویست بیکوژێ، نەک لە دەستی دەچوو. ئەم کەسە دەبێ خۆی بێت، چونکە تەنها خۆی ئاگادارە بە ویستی خۆی. لەبەرەوە ئێمە ناتوانین فعلەن باس لە محکەمەیەکی ئاوا بکەین کە تایە ئەوە ئاشکرا ببێت، ئەگەر بێت و ئینسانەکان خۆیان ئەوانەی کە بە تاوانبار دانراون تۆمەتبار کراون خۆیان حەقیقەتەکە ئاشکرا نەکەن، خۆیان نەیان نەوێ ئاشکرایکەن و خۆیان بۆ ئەوە نەچوو بنە ئەوێ بڵێن ئێمە من زوڵمم کردووە، نەک زوڵمم لێکراوە، من زوڵمم کردووە کە ئەمەم کردووە. یعنی کەواتە بۆ بوونی دادگایەکی ئاوا ئەسڵەن دادوەرەکە لەکوێ؟ دادوەرەکە لە ناو هەر ئینسانێک خۆیەتی، دادوەرێک لە دەرەوە وجودی نییە بۆ ئێمە ساقاتەوە.
ئەوەی ئەمە ساغ دەکاتەوە کێیە؟ کەسەکە خۆیەتی، ئەو حاکمەیە کە لە ناو هەر یەکە لە ئێمە هەیە و ئەو دەزانێ کە ئەوە لەکوێوە کراوە و لەکوێوە نەکراوە. بۆیە ئەوەی کە هەیە دانانی هەر محکەمەیەک ئەو شتانەی کە دەیکا کۆمەڵەشتی ڕواڵەتین و زیاتر ڕەفتن بە مڵک و ماڵ و گەڕانەوەی مڵک و ماڵەکە بۆ خەڵکە گەر پێی زانرا و ئیلاقەی بەوە نیام کەسە ئەرێ ئەمە چی کردووە، بۆچی ئەمەی کردووە، ئایا بەمەی کە کردوویەتی خراپ بووە و ئەو خراپەیە چووەتە ناوی، ئایا ئەم خراپەیە لە ناویە چۆن دەربیان بێت، دەیەوێت دەربێت، ڕەبتی بەوە نییە بەهۆی ئەم کردەیەوە دەرونی چی لێ دێت. یعنی دادگاکان خەمی دەرونی کەسەکان ناخۆن، پاکردنەوەی دەرونی کەسەکان لە تاوان، خەمی مڵک و ماڵی خەڵکی دەخۆن چۆن ئەگەر مڵکێ دزراوی بیگەڕنەوە بۆ خاوەنەکەی لە ڕێگەی هێزەوە. لەبەر ئەوە ئەم محکەمەیە چی نییە؟ لە ڕاستیە محکەمەی ماڵ و مڵکەکانە، محکەمەی چی نییە؟ محکەمەی زاتەکان نییە. هەر لەبەرەوە ئەمە بە ئاسانی بە پارە و بە نازانم کۆمەڵە شت ئەم مشکلانە هەڵ دەکرێت. کابرا تاوانبارە بەڵام بە پارە لە سزاکەی دەرباز دەکرێت، یعنی سزاکە ناخوا تاوەکو پاک بێتەوە، پارەیەک دەدا ئەخو بەیا شتێکی تر لەوانی کە هەیە. جا لێرە بوونی دادگایەک بۆ ئەوەی دەروونمان لە خراپە چاکاتەوە لەو نەخۆشیە تووشی بووە، لە ڕاستیە بەم شێوەیە لێرە وجودی نییە. دادگاکان بۆەوە دانەمەزراون و دادگاکان ناوی خۆت دەدەنەوە دەستی خۆت، بەڵام ئەو شتێک کە لە دەرەوە دەبیندێ هی کەسێک کەوتۆ بردووتە ئەوەت لێ دەسێنەوە و سزار دەدەن لەسەرەوەی جارێکی تر ئەوە نەکەی، بەڵام لەسەر ئەوە ناکە تۆ پاک ببیتەوە لەوەی کە هەیە، یعنی حەقیان بەسەر ذاتی تۆوە نییە و فعلەن کەسیش ناتوانێت لەو شوێنە حەقی بەسەر ذاتی کەسی ترەوە هەبێت، چونکە ئەم کەسە ناڵێ مەگەر خۆی سزاکە وەرنەگری ئەم دەروونە پاک نابێتەوە ئەگەر تۆ بە زۆر سزاددا. وەکو چۆن منداڵێک یعنی شتێک دەکا عەجوولێک دەکا باوکی دێ لێی دەدا، بەڵام بەم لێدانە ئەو منداڵە وای لێ نایە کە ئەمەی کاتیایە وای لێ دەکا ئەو ئیشە بکە ئەوە نەمێنێ تا ئیشەکە نەکا. ئەو چی دەکا؟ منداڵەکە جارێکی تر ئەو شتە دەکات و لێدانەکە قبول دەکا، یعنی کەواتە ئەم شتە بەم لێدانە بەم سزایە چی نەبووە لە ناو منداڵەکە، ئەم شتە دەرنەچووە لە ناو خەیاڵ و دەرونیان دەرنەچووە. جا لێرە بزانین دوایەوە چی دەبێت. ئەمانە وتمان مەبەست لە پۆشینەکە ئەمەیە، ئەگەر ئەمە بووکە ڕوونم کردەوە، هەم دادوەرەکان کە کەسانێکی زیندون، هەم ئەوانەی کە حکمیان لەسەر دەدرێرێ بەرە و کامیان بڕۆن، بەرە و دوورگەکانی خۆشببختی یا بەرە و تارۆز بڕۆن، ئەم بڕیارانە کە دەدێ خەلەلیان تایە بۆچی؟ چونکە هەردوو تەرەفەکە زیندون و محکەمەکە لێرەیە. زۆسیش دەیەوێت ئەمە حەلکە، بەچی حەلی دەکە؟ تەبان پێشتر حەسە بە حکایەتەکە ئینسانەکان زانویانەکەی دەمرێن دەمرن، ئەو کاتێک کە ڕۆژی مردنیان هاتووە تر ڕۆژی محکەمەکەشیان ئەو ڕۆژە بووە ڕۆشتون بۆ محکەمە و بۆەوەی لەوێەوە بنێرێن بۆ ئەو دوو شوێنە، یعنی لەبەرەوەی زانیویانەکەی وەکۆ وایە تۆ شتێکەیە دەزانی کەیە، لەبەرەوەی دەزانی کەیە تۆ خۆتت بۆ ئامادە کردووە و کۆمەڵە شدەیە دەیکەیت، ینی شتەکەی نییە تاقییتیان دەتوانی فێڵ بکەیت، یعنی احتیاط وەردەگریت. وەکۆ وایە چاودێرێک دێ بۆ قوتابخانەیەک، مامۆساکە ئاگادارەکە دێت بۆ قوتابخانەیە بۆی چاودێری بکەوە، دەزانێت چاودێری چ شتێکی دەکا، ئەویش دێت ڕێگە ئەو ڕۆژە هەر لەو ڕۆژە کە ئەو دێ ئەو شتانە دەکات و دوای ئەوش ڕۆشتەوە دەچێتەوە سەر بەزمەکەی خۆی. ئەڵێ لەبەرەوە ئەوان دەیانزانی کەی دەمرن، ئیتر داهاتن خۆیان ئاوا لێ دەکرد و ئەو دۆخەیان ینی دەدا بە خۆیان بۆی بنێرێن بۆیە. فەرەزەن ئەو کەسانە ئەگەر دەزانن کەی دەمرن مانگێکیان بمێنێ بەلەوەی کە بمرن چی دەکەن؟ ئیتر خۆیان دەکەنە پیاوچاک و تۆبەت دەکەن و هەموو شتێک و ئیتر ئەو کاتە
ئەوە دەنێرێن بۆ دوورگەکانی خۆشبەختی. ئەڵێ ئەمە سەرەڕای ئەوەش کە دادوەرەکان خۆشیان لە ناو دادگادا پۆشتن و پۆشتەیەکەیان ڕێگرێ لە بەردەمەوەدا ڕۆحیان بتوانێت ڕاستیەکان ببینێ. پۆشاکی دادوەرەکان و پۆشاکی دادگایی کراوەکان هەردووکیان بربەستن لە بەردەم ئەوەدا بتوانن ڕاستیەکان ببین و بڕیارێکی ڕاست دەربکەن. بۆیە یەکەم شت دەبێ بکری ئەوەیە کە لەمە و دوان نابێت مرۆڤەکان بزانن کەی دەمرن. ئەمە یەکەم شت ئەوەیە بۆ ئەوەی ئەو بڕیارە مرۆڤەکان نابێ بزانن کەی تاقیکردنەوەکەیە، ینی کەی دەمرن. بۆیە فرمانم بە پرۆمیسۆس کردووە کە ئەو زانینە لە مرۆڤەکان بسێنێتەوە، ینی زانینی ئەوەی کەی دەمرن، ینی پێشتر زانیویانە کەی دەمرن، بەڵام دوای ئەوە کە ئەمە ڕوویداوە ئەو بڕیاری داوە کە ئیتر ئینسانەکان نابێ بزانن کەی دەمرن، ئەم زانینەیان لێسەنداوەتەوە بۆەوەی قۆپیە نەکەن. دوای ئەمەش دەبێت مرۆڤەکان بە ڕووتی و بەبێ هیچ پۆشاکێک دادگایی بکرێن و ئەمەش دەبێت بخرێتە دوای مردن. ئەو کاتە دەبێت دادوەرەکانیش دوای مردنیان دادوەری بکەن، چونکە گەر دادوەرەکانیش ڕووت و مردوو بوون ئەوە دەرونیان ڕاستەوخۆ دەرونی هەموو ئەوانە دەبینێ کە وەک خۆیان ڕووت و مردووە. ڕووت و مردوون و نەکەس و کاریان لەگەڵیاندایە و نەخۆشیان بەو پۆشاکی دەوڵەمەندیە ڕازاندووەتەوە کە لەسەر زەوی جێیان هێشتووە، یعنی ئەو کاتە هیچ شتێکیان بەدەسەوە نییە. ینی لێرە ئەمە وا دەکا ئەو وەسائلانەی کە ئێمە ڕووتوشی خۆمانی پێ دەکەین بۆی ڕاستەکە بشارینەوە هەمووان چی لێ سەنداوەتەوە، واستەمان نییە و ناناسینەوە ئەمە کوڕی فلانە کەسە تاوەکو فەلەن لە تەسیری هەبێ لەسەر بڕیارەکە. ئەوانەی کە لە دادگاکانی عێراق بڕیار دروست دەکەن کار لە بڕیارەکان دەکەن، ئەوانە هەمووی چییە؟ هەمووی ئەوانە لە دادوەرەکان و لە ئەو دەوروبەرە پاک دەکرێتەوە لەو شانە. لەبەرەوە شتەکان لەوێ بەڕووتی دیارن، یانی چی؟ ینی وەک ئەوەی کە خۆیان هەند چۆنن ئاوا دەردەکەون. حاکمەکانیش نە ئەو ترسیان هەیە کە ئەگەر بێت و بڕیارەکە بە دژی کەسێک بێت تۆڵەیان لێ بکرێتەوە و نای شتێکی تر لەوانە، ئەوانیش ڕوت و قوتن، ئەوانیش ئەو بەرگەی کە وایان لێ دەکا بڕیارەکە غەڵەت بدەن ئەو بەرگە بۆ ئەوانیش نەماوە، ئیتر بەرگی ترسە، بەرگی عاتفەیە، بەرگی هەر شتێکە ئەوانەی کە بەرگەکە دروست دەکەن، کەواتە جەستەکان نەماون. ئەو جەستانەی ئەو جەستەی کە ئەو ئەستانەی تایە ئێمە وا لێ دەکا ئەگەر بشمانەیە بڕیارێکی ڕاست بدەین باڵەمان دەبن، باڵەمان نادەبات. کەواتە بۆ ئەوەی بە بڕیارەکە بەهەڵە نەدرێ ئەمانە دەبێ هەمووی نەوێنی. جا لەبەرەوە لێرە ئێوە ئەوەی کە جەستە و پۆشاکە ئەوە ڕەمزە بۆچی؟ ڕەمزە بۆ ئەو دەسەڵاتەی کە هەم لەسەر حاکمەکە حکم دەکا و دەستکاری بڕیارەکەی دەکا، ئیتر ترسی بێ وەکوتم سۆز و عاتیفەی بێ یا هەر شتێکی تری بێ، لەگەڵ چی؟ لەگەڵ ئەوەی کە تۆمەتبارەکە کاری پێ دەکا وەکو هێزێک بۆ گۆڕینی بڕیارەکە، بۆ ئەوەی ئەوە بگۆڕێکە ڕاستیەکەی. کاتێک کە ئەڵێ چوونە ئەودی و ئیتر ئەمانە نە حاکمەکان ئەمان دەناسن ئەو دەوروبەرە نەماوە و حاکمەکانیش ئەو بەرگەیان لەبەر دامانراوە، لەبەرەوە ئەو هێزەیان هەیە کە بتوانن ڕاستەخۆشی ببینن، دەرونی کەسەکە ببین و بزانن بەو سیستەمەی کردوویەتی نەقشکراوە لە سەریانە. بکەوەیە لەوانەکانی پێشوەس چۆن ئەگەر ئێمە نەخۆشیەک بگرین، نەخۆشیەکە ئاسەوار جێدێڵێ لەسەر جەستەمان یا بریندار برین جێدێڵێ لەسەر جەستەمان، لەسەر دەرونیش بە ئەمان شێوە کاتێک ئێمە شتێکی خراپ دەکەین لەسەر دەرونمان نەقش دەکرێت. کە لەسەر دەرون نەقش کرا ئەڵێ ئەو دادوەرە بە چاوی ڕۆحی، چونکە جەستەکەی نەماوە، یەکسەر چی دەبینێ؟ یەکسەر نەخشەکان دەبینێ، هەر نەخشەی خۆی چییە؟ ئاماژەیە بەکردنی تاوانێک.
و ئەو کاتە لە بڕیارەکە غەڵەت ناکات چونکە ئەمە لەسەر ئەو شوێنەی دەرونی یعنی لەسەر شوێنە کاتێککە ئینسان تاوانێک دەکا ئەمەوە دەگەێنێ کاتێک ئینسان تاوانێک دەکا ئەو تاوانە لەسەر شوێنێکی دەرونی نەقش دەبێ کە خۆی دەستی پێناگا بیسرێتەوە و هیچ شتێک ناتوانێت بیسرێتەوە ئەمە ینی وەکۆوە نییەکە وەکو جەستە نییەکە لە ڕێگەی جۆرا و جۆرەوە تۆ بتانی ئەو ئاسەواری ئەو شتە نێیاڵی و ئەوەی کە لە ناو دەروونە دەبێت ئەوە لە ڕاستیە هیچ هێزێک نییە بتوانێت بیسرێتەوە چونکە ئەسان دەروون شتێکی مادی نییە تا ئێمە بتوانین مامەڵەی لەگەڵکەین و تەزویریکەین لەبەرەوە ئەوەی لەسەر دەروون مۆرگ دەبێ بەهۆی ئەو شتانەوە ئەوە ئێمە توانای دەستکاریکردن و تەزویرکردنیمان نییە بۆچی چونکە ئێمە ئەسەن دەستمان بە دەروون ناگا و هیچ زانستێکیش نییە و هیچ وەسایلێک نییە کۆمەکمان بکە دەستمان بەو منتیقە نامادیە سەر و فیزیکەی مرۆڤ بگا تا دەستکاری شتەکان لە ناویە بکەیت تەنانەت ئەگەر دەستکاری من جیناتیشم بکرێ و چاویشم لە شینەوە ڕەشەوە بکرێت بە شین و نازانم جەستەم چی لێ بکرێ ئەمانە هەمووی لە ڕەفتیان بە جەستەوە هەیە بەڵام دەروون ئەو شوێنەیە کە ئێمە هەر جارن ینی وەکو ئەوەی وەکو شتێکی تەجریبی و بە تاقیکردنەوە ئەمانە هیچی لەبارەوە نازانێت وە شتێکی مادی نییە تا دەستمان پێی ڕابگات بتوانین دەستی لێدەین ئەگەر شتەکان لەوێ نەقش ببن ئەوە ئەو کاتە ئێمە ناتوانین بە هیچ شێوەیە جوانیکەین ینی بەل لەوەی کە بچینە ناو محکەمەکە چی بکەین ڕوتوشی کەین و جوانی کەین و دادوەرەکەی کە لەوێ دەیبینێ بیخەڵەتێنین تامان لێرە ئەڵێ بە جلو بەرگ و دەوڵەمەنی و ئەوانەوە ئەمە مۆزوعەکە لە دەوڵەمەنی و جلو بەرگەکان لەوایە کە ئەمە جۆرێک لە دەسەڵات نیشان دەدا ینی کابراکە بەجلی ئاغایەکە و بە قەد و قیافەی دەسەڵاتدارێک و خانەدانێک و دەست و دائیرەیەکی لە گەڵایە و جۆرێک دەڕوا بەڕێوە و ئاوا دەچێتە محکەمە حاکمی داماویش لەوێ دانیشتووە ئەیتر ئەمە ینی شتەکان فەزایەک دروست دەبێ ئەمە هەموو هێزە بەکار دێنێ بۆ دەستکاریکردنی چی بڕیارەکە بەس لەوێ ئەم بەرگەی لە بەر کراوەتەوە هەموو کەسێک ئەمەی جێشتووە لەسەر ئەرزووەر خۆی تەنیا بەبێ هیچ شتێک چووەتە ناو دادگاوە دادگاش دادوەرەکەش ئەم ناناسێتەوە کێیە ئەمە ئەڵێ ئەمەش وا دەکات دادوەریەکی تەواو لە بڕیارەکاندا بکرێن ئەوە لە بەردەم ئێوەدا بڕیارم زیۆز دەڵێ لەسەر ئەمەدا و لە ناو دادوەرەکانیشدا دوو دادوەرم بۆ ئاسیادانە کە مینۆس و ڕامانتۆسن دانەیەکیشم بۆ ئەوروپادانا کە ئایاکۆسە ئەمانەی یەکێکیان حاکمی ئەو دنیاە هی ئاسیا مرۆڤەکانی ئاسیاویەکان ئەوی تریشیان دوانیان هی ئاسیاویەکانە یەکیشانی بۆ ئەوروپادانەوە تاوان دواتر باسی ئەوە دەکا کە مینۆس لەگەڵ ڕادمانتۆس کردوکیان بۆ ئاسیا دانراوە بەڵام مینۆس امتیازێکی تری هەیە ینی شتێکی ئیشێکی تری هەیە ئەویشەوەیە مینۆس ئەگەر ئەو دوانە لە شوێنێکە هینیان هەبوو کێشیان هەبوو لەگەڵ بڕیارەکە دڵنیان نەبوون ئەو کاتە بەرزی دەکەنەوە بۆ مینۆس دوا بڕیار دەدا لەسەر کەسە ینی ئەمە شەر بۆچیە بۆی بڕیارەکە بە دروستی بێت ئەڵێ لەبەرەوە دوای دادگاییکردنی مرۆڤەکان دەکەونە بەردەم دوو ڕێگا دوای دادگاییکردن مرۆڤەکان دەکەونە بەردەم دوو ڕێگا کە یەکێکیان بۆ دوورگەکانی خۆشبەختی دەڕوا ویتریان بۆ تەرتارۆز دەڕوا ڕادماتۆس سمڕاست پارد بۆ دادگاییکردنی خەڵکی ئاسیا و ئەیاکۆسی شمڕاست پارد بۆ دادگاییکردنی خەڵکی ئەوروپا مینۆسیشم بۆ ئەوە هێشتەوە لە لەو بڕیارانەدا بڕیاری کۆتایی بدا کە دوو دادوەرەکەی تر لێیان دڵنیانی ئەمەش بۆ ئەوەیە دادوەریەکی تەواو لە ناردنی مرۆڤەکان بۆ هەرێک لەو دوو شوێنە بکرێت کالیکلیس ئەمە ئەو چیرۆکە بوو کە بۆیان گێڕاومەتەوە منیش بەڕاستی دەزانم و لە ڕێگەیەوە گەیشتم بەم ئەنجامانە مردن هیچ نییە جگە لە جیابوونەوەی دەروون و جەستە لە یەکتری دوای ئەوەش کە لە یەکتر جیا دەبنەوە هەر یەکەیان لەو حاڵەتە ئەستیارەی خۆیدا دەمێنێتەوە کە بەر لە جیابوونەوەکەی هەیەە
تامان لێرە باسیەوە دەکا ئەڵێ من گەیشتومەتەوە ئەنجامەی کە مردن شتێک نییە جگە لە جیابوونەوەی جەستە و دەروون بەڵام جەستە و دەروون هەر یەکەیان تەبیعەت خۆی چۆن بۆ سەرەتا دواتر بە بۆنەی ئەو ڕووداوانەی تووشی بۆ نمونە جەستە سەرەتا لە ڕووی چۆن بووە سروشتی چۆن بووە و خاسەتەکانی چی بوون بە سروشتی ئەوەی کە هاتووە بۆ ئێرە دواتر بەوەی ئەو پەیوەندیانە و بەوەی ئەو ڕووداوانەی کە تووشی بووە چی بەسەر هاتووە چی وەرگرتووە چی ئیمکانێتێکی چ خاصێتێکی تری وەرگرتووە و چیشی بەسەر هاتووە فەرەزەن ئەگەر برینێکی پێوەیە ئەوە تاوان بەو برینەوە هەر دوای مردنیش برینەکە دەمێنێتەوە لەو جەستەیە یعنی ئەو شتانی کە وەریگرتوون و ئەوانەش کە خۆیان هەبوون هەموو بەمە هەموویەوە جەستەکە دەچێتە ئەو دیو یعنی جەستەکە هەموو ئەوەی لێ ڕووداوە لەسەری نەخش کراوە ئەڵێ بۆ دەرونی شەروایە تەبەن ئەم مەوزوعی جەستەکە دێنێتەوە بۆ ئەوەی بیرکردنەوەی کالیکلیز نزیک کاتەوە لەوەی کە لەبارەی دەروونەوەمە بڵێ ئەڵێ دەرونیش هەر شتێکی کردبێ هەر تاوانێک مرۆڤەکە کردبێتی دەروون سەرەتا چۆن بووە دوای ئەوە چی بەسەر هاتووە ئەڵێ ئەمانەی هەموو پێوە دیارە لەبەر ئەوە ئەمانە کاتێ دەچنە ئەو دی و لەو دی و بە ڕۆشنی ئەو ئاماژانە ئاشکرا دەبن و دەردەکەون یعنی وەکو ئەم دیو نییە کەسەکە ئەو دەروونەی کە شتەکەی لەسەر نەقش بووە کەسمان ناتوانێت ببینی یعنی ئێمە بەم چاوە فیزیکیە کە ئەمانە ئیمکانیەتی ئەوە ببینینمان نەدراوە کە بتوانین چی بکەین دەروون ببینین تاوەکو ئەو نەقشانە ببینین کە لەسەر دەروون کێشراون و هەر یەکەیان ئاماژەیە ینی بەهۆی یەکێک لەو تاوانەی کە کراوە ئەو دەروونەی چی کردووە بریندار کردووە وەکو چۆن هەر شتێک لە جەستە ڕوو دەدا برینداری دەکا و ئاسەوارێک جێ دەهێڵێت ئەمە باس لەوە دەکا کە هەر ئینسان هەر شتێک بکە تەمان بیکات بەو معنایە ناکردنەکە خۆی ئەوەی کە دەیەوێت بیکە ینی ویستی ئەوەی هەیە کە بیکە هەر بەوەی کە ویستی هەیە ئەمە چییە تۆمار دەکرێت تۆمار دەکرێت تەمان لە حکایەتەکانی ترە هەر یەکە ڕێگا باس لەم تۆمارکردنە کراوەکە بڵێن لە هینی خۆمانە دەوترێت لەو تەسەورە دینیانەی کە لای خۆمانەیە کە دوو مراقبەیە دوو مەلایکە هەیە کە ئەوانە تۆمار دەکەن کە هەرچی ئینسان بیکات تۆماری دەکات لێرە بە شێوازێکی تر باسی ئەو تۆمارکردنە دەکرێت کە ئەمە شتێکە تۆمار دەکرێت نەقش دەبێت لەسەر دەروون و دەروون وێران دەکات ینی دەروون بە لە جاتیەوەی بەرەو باشتربوون و کاملتربوون و گەشی کاتەوە یعنی لە جاتی ئەوەی جوانە لەسەری نەقش بێت و جوانتر بێ کاملتر بێ دەروونەکە بە پێچەوانەوە دەروونەکە وێران دەبێ و ئەم وێران بوون و بریندار بوون و شێوانەی هەموو چییە هەمووی بەهۆی ئەوەیە کە خراپ بووە و هەمووشی دەمێنێتەوە لەسەر دەروونەکە کەواتە و دەروونەی کە کەوتووەتە دەستی من نەمتوانیوە چی بکەم بیپارێزم نەمتوانیوە ئاوا بم کە دەبێ ئاوا بم لەگەڵیا لە جاتیەوەی بەرەو کەماڵ و چاکەی بەرم چاکتربوونی بەرم چیم کردووە وام لێ کردووە کە خراپ و وێران بێت تاوان ئەمە ئەوە درێژە پێدەدا لەسەر جەستە و دواتر دێتە سەر دەروون و اینجا دوای ئەوە دێتە سەر ئەوەی یەک مەوزوع ماوە ئەویش باس لە مەوزوعی ئەوەیە کە کالیکلیس پێشتر دەڵێ ئێمە دەبێ هێزمان هەبێ خاوەنی هێزبین هێز شتێکی چاکە ئەگەر هەمان بێ ئەمیش باس لەوە دەکا کە ئەکسەریەتی ئەوانەی کە دەسەڵاتێکی ڕەهایان هەبووە وەکەوەی کە لە مێژووە هەیە ئەوانە کەسانی خراپ بوون و چاک نەبوون و ئەوەش زۆر جارەوەی وای لێکردوون کام خراپەیان لێ دەرکەوێ ئەو دەسەڵاتە بووە کە دەستیان کەوتووە و لە ڕێگەی دەسەڵاتەکەەوە خراپیەکەیان دەرکەوتووە لێرە دەیەوێت سکرات بە کالیکلیس بڵێ ئەو هێزەی کە تۆ هەست دەکەی باشە ئینسان هەی بێ عەلا ئەساس بەوەی چاک بێت و خۆی پارێزێ ڕێک بە پێچەوانەوەیە ینی هێز بوونی هێز
زیاتر مهددت دەکا، ینی مهدد دەبی ئەگەر هێزێکی زۆرت هەبێ تۆ مهدد دەبی ئەو هێزی خراپەیە زیاتر لە ناو تا چالاک ببێت و بەرەو خراببوونت بەرێ لەوەی کە هێزت نەبێت. ینی هەر وجودی هێزەکە و تەماحەت دەداتە بەر کە تۆ ئەوەی خراپە بکەیت، ینی ئەوەی کە خراپە بیکەیت. جاری واشەیە لەوانەیە تۆ بە ناوی ئەوە بیکەی کە شتێکی چاک دەکەی، بەڵام چی دەکەی؟ لەبەرەوە زۆر بە کوێرانە دەکەی، فعلەن زۆڵمێک دەکەی لە کەسەکانی دەوروبەرت. ئەڵێ کاتێک دەروونەکە هی پاشایەکی گەورەیە، ئەوە باسی ئەوە دەکا کاتێک کە ئینسانەکان دەمرن چیان لێ دێ بزانین چی دەبێت. ئەڵێ کاتێک دەروونەکەی پاشایەکی گەورەیە یا هی میرێکە یا هی کەسێکە لە بنەماڵەی پاشەکان، یعنی حاکمەکە دادوەرەکە دەبینێت بەهۆی ئەو پەیمانە درۆیانەی کە داوێتی یا بەهۆی ئەو ستەمەی کە کردوویەتی هیچ شوێنێکی بەساغی نەماوەتەوە، ینی شوێنێکی دەرونی هەمووی چی بووە؟ هەمووی وێران بووە، بەساغی نەماوەتەوە وێران بووە. دەبینێ هەموو شتێک تایدا ڕووپۆش کراوە بە درۆ و ساختەکاری و هیچ شتێک تایدا بەڕاستی و بەڕێکی نەماوەتەوە، چونکە ئەوەی لە ژیاندا کردوویەتی هیچی ڕەوا نەبووە. ڕامان تۆس کە دەبینێ دەرونی ئەم کەسە بەهۆی بەدکاری و ڕابواردن و ساختەچێتی و خۆ بە گەورەزانین و تەمەحکاریەوە بە ئاژاوە و خراپە پڕ بووەتەوە و ئەوە دەینێرێ بۆ زیندان تا لەوێ ئەو سزایە وەرگرێکە بەو دەروونە شایستەیە. هەموو سزادانێکی ڕەوا و شایستەش بۆ ئەوەیە کە سوود لەو سزایە وەرگیرێت، وای لێ بکات دەرونی چاک بێتەوە ببێتە نمونەیەکیش بۆ ئەوانەی کە دەرونیان خراپ و پیس بووە و لە سزا دەترسن تا ئەوە ببینن کە بەهۆی ئەو سزا سەختەوە چۆن دەرونی ئەو کەسە پاک دەبێتەوە بەرەو چاکبوون دەڕوە. ینی لێرەت بۆ ترساندن نییە، کاتێک کام کەسە سزا دەدرێ و نیشان دەدرێ بۆ ئەوەیە ئەوانی تر نەترسن لەوەی کە سزاکە وەرگرن، بەوەی کە دەبینن سزاکە وەردەگرن و دواتر دەرونیان چاک دەبێتەوە ئەوانیش تەشجیع ببن بۆ ئەوەی سزاکە بە اختیاری خۆیان بچن سزاکە وەرگرن تا دەرونیان پاک بێتەوە. تەمان دواتر ئەمە باسی دوو جۆر لە ئینسان دەکا، ئەڵێ جۆرێک لە دەرون هەیە تاوانەکانی ئەوەندە گەورەنی تر هیچ وەرگرتنی هیچ سزایەک پاک نابێتەوە، وەکو چۆن نەخۆشی هەیە لە ناو جەستا ئەوەنە پیسە نەخۆشیەکە هیچ دەرمانێ چاکی ناکاتەوە. ئەڵێ ئەم جۆرە لە کەس ئیتر لەو مەحکەمە لە ڕاستیا سزایەکی زۆر دەدرێن، بەڵام سزایەکی ئەتاتاییش، بەڵام ئەم سزایە هیچ سوودێکی بۆ خۆیان نییە. بەس ئەوانەی کە دەرونیان ینی تاوانەکانیان ئەوەندە نییە کە دەرونیان تەواو پەکی کەوت بێت و هیچ چاکبوونەوەی نەبێ، ئەوانە کە سزا دەدێن بۆ قازانجی خۆیانە، بۆ پاکبوونەوەی دەرونی خۆیانە. بەس ئەوانەی کە چاک نابنەوە ئەوە سوودیشان بۆ خۆیان نییە، تەنها تاکە سوودێکەیان بێ بۆ خەڵکی ترە، بۆ ئەوانەی ترە تاوەکو ئەمە ببینن ئەگەر هاتوو وابوون بزانن کە تووشی دەردێک دەبن کە دەرمانی نییە. وەکو چۆن فەرزان کەسێک نەخۆشیەکەیە، ئەم نەخۆشیە ئێمە دەزانین بۆ شتێکەوە تووشی دەبین و دەزانین تووشی بوون لێ دەرناچین و تیا دەچین و وەزعی ئەو کەسە دەبینین چی لێ دەکاتی ئەو نەخۆشیە دەگری، ئەو کاتێ ئێمە چی دەکەین؟ خۆمان دەپارێزین لەوەی ئەو نەخۆشیە تووشمان بە، ینی سوودەکەی بۆ چییە؟ سوودەکەی بۆ خەڵکی ترە، تەنانەت بۆ خۆشی نییە. تەبان ئەمە لێرە باسیەوە دەکا چۆن کەسانێکەیە لە تەسەوراتی دینیشە هەر وایە کە کەسانێکەیە لەبەرەوە ویستی خراپە لە ناویانە، ینی اختیارێکی تەواو نییە، ئەمانە جۆرێک لە خراپە دەکەن، بەڵام ئەمانە لە ڕێگەی سزادانەوە وەرگرتنی سزاوە کە خۆیان قبولیکەن. تەبەن ئەمەش دەبێت خۆیان سزاکە قبولکەن، ینی ئەوانەی کە خۆیان سزاکە قبول ناکەن ئەوانە لە ڕاستیاوە ینی جەریمە گەورەکەوەیە کە تۆ سزاکە قبول نەکەیت، یعنی ئەمە خۆی قبول نەکردنی سزاکە خۆی جەریمەیەکی گەورەیە، چونکە تۆ خۆت ناتەوێت پاک بیتەوە، خۆت نەتەوێت پاک بیتەوە ئیتر ینی چۆن پاک بە زۆر پاک بیتەوە لە کاتێکە ئەمە تەواو شتێکی اختیاریەوە دژی ئەمە ئیرادەی اختیاری ئینسان دەوەستێ. لەبەرەوە ئەو کەسێک کە خۆی نایەوێت پاک بێتەوە ئەوە هیچ شتێکی تر نییە،
ئەدەیە بۆ ئازارەوە بژی و بۆ عەزابەوە بژی کە خۆی بۆ خۆی دروستی کردووە یعنی وەکو وایە نەخۆشێک تووشی دەردێگاتووە بە هەر سەبەبێک بێ حەز دەکا بۆ دەردەوە بژی وەمە برە حاڵەتمانەیە لەو بابەتە کەسەکە بە بۆنەی شتێکەوە تووشی حاڵەتێکی دەرونی هاتووە خەم دەخوا ئەوانە بەس خۆی حەزی بەوەیە حەز دەکات لەو دووخا بمێنێتەوە چێژی لێ دەکات لەو ئازارە دەکات ئەمە ئیتر دەبێ یعنی تۆ بە زۆرتیایە لابەی ئەمە لە ڕاستیە خراپەت دەکەی بە زۆرتیایە لای بێت چونکە ئەمە دژی اختیاری ئەو دەبیتەوە ئەمە هەر دەبێ خۆی بۆ خۆی بەو ئازارەوە چی بکە چێژ لە ئازارەکەی بکە طبعا یەکێک لەو شتانەی ابن عەرەبی باسی دەکا هەڵێ عەزاب لە عزوبەتەوە هاتووە یعنی ئەوانەی کە عەزاب دەخۆن چێژی لێ دەکەن ینی لەو دنیا ئەوانەی کە عەزابەکەت جۆرێک لە چێژیان پێدەدا وەکو ئەو وای تەسەور وا وێنای دەکاوە نییە کە کەسێک لە بینی عاشق و معشوق ئەزیەتی هینە عاشقەکە دەدا ئەمە چێژ وەردەگرێ ئەگەر ئازیەتیشی بدا بەڵام تەوان ئەوەی ابن عەرەبی دەڵێ من وا ناڵێم ئەوەی کە طبعا دواتر باسیەوە دەکات دەڵێ ئەوانەی کە ستامکارانەی کە پاکبوونەوەیان نییە ئەڵێ ئەکسەرەتی ئەوانن حەسەبە دیارە هۆمیرۆس ئەوانە بوون کە دەسەڵاتێکی ڕەهایان هەبوو ئەم دەسەڵاتە ڕەهایە بەرەو ئەوەی بردوون کە تاوانی گەورە بکەن و دەرونیان بە تەواوەتی تیا بچێت ئەڵێ ئەوانەی کە دەسەڵاتێکی کەمیان هەبووە ینی کەمتر وەکو بڵێ گەیشتون بەو تاوانە گەورانەی کە کراوە بەس مەوزوعەکە لێرا بەڕاستی هەرچەند خۆی دەڵێ بەڵام کەسانێک کەن دەسەڵاتێکی تەواویشیان هێزێکی تەواویشیان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ژیانیان هەر لە ناو چاکە ماوەتەوە نمونەیەک دێنێتەوە لەوانە کە فلانە کەسە ئەڵێ ئەمانە نمونەیەکی زۆر دەگمەنن وەکو بڵێ ئەمانە هی ئەوەن کە فعلەن ئینسان پێیان سەرسام بێ ینی وەکو بڵێ لەم جۆرە کەسە لە ناو میلەتێکا بە کەمی هەڵدەکەوێت کە ئەو دەسەڵاتە ڕەهایەشی هەبێ لەگەڵەوەشە هەموو ژیانی بە دادوەری و عەدالەتەوە بمێنێتەوە وە خۆشی بپارێزێ خۆی لە ڕاستیە جاری وا هەیە شتانێکەیە تۆ بیر دەکەیتەوە ینی ئەگەر هێزت هەبێ لەویا تووڕە دەبی و سەیترە لەسەر خۆت ناکەیت و شتەکە دەکەیت وەجاری وا هەیە تۆ خۆ دەربی لەوە دەکەیتەوە ئەڵەی باش بوو ئەو شتم لە بەردەست نەبوو ئەو کاتە چونکە دواتر بۆ دەردەکەوێت ئەو شتێک کە کراوەکە چۆنە لێرەشا تۆ فعلەن ینی ئەو بێ ئاگاییە لەوەی کە تۆ نەحەقی بکەی ئەم بێ ئاگاییە هەر لە خۆیە ئەویش گوناحە ینی شتێک نییە بڵێ وەڵام من نەمزانی ینی چونکە تۆ دەبێ بەرامبەر لە هەموو شتێک زیاتر بەرامبەرەوە حەساس بیکە ستەمێک بکەیت لەبەر ئەوە شتێکی ئاوا دەکەی تۆ چی نەبووە فعلەن ئەو حەساسیەتتیانە بوو ئەو پەرۆشیەتیانە بووە بۆ ئەوەی کە ستەم نەکەیت ئەمە ئاماژەیە بەوە کە تۆ لەویا تێککەوتوی ستەمێکت کردبوو وەکە تێشکەوتوی دەبێت چی بکەیت دەبێت یەکسەر قبولی سزار ڕاکەی بە شوێن سزاکەیە جا ئەم جۆرە لە کەس ئەمانە بە سزایەک وەکو هێندەڵێ ئەوەی لە دەرونیانایە پاک دەبێتەوە و ئیتر دواتر تەمان باسیەوە ناکا دوایەوە چیان لێ دێ ئەڵێ ئەگەر ئەوەی کاهین باسی کرد پۆلس باسی کرە و کابرایە پاشایە وتی خۆشبەختە بە پێوەی پۆلس باسی دەکاوە یەکێکە لەوانەی کە حاکمەکان کە دەرونی چاک نابێتەوە ئەو لەو جۆرەیە لە ستەمکار کە تا هەتایە دەبێ عەزاب بی جۆرا و جۆر بچێژێ ینی عەزابی هەتایەتایی ئەڵێ لە لایەکی تیشەوە ئەڵێ ئەو حاکمانەی ئەو دنیا جاری وایە کەسێک دەچێتە بەردەمیان دەبینن دەرونی پاک و جوانە زۆر سەرسام دەبن بەوەی کە دەرونی ئاوا پاکە یەکسەر دەینێرن بۆ دوورگەکانی خۆشبەختی
ئەڵێ زۆر جارام کەسانە کەسی زۆر سادەن، ینی کەسی ئەو کەسانە نین کە حاشیە و پلە و مەنسەبیانەیە، خەڵکێکی ئاسایین و دەشکرێ خەڵکی تر بن، ینی دەشکرێ خەڵکێکی دەسەڵاتداریش بێ. ئەڵێ بە زۆر جار وا ڕێک وا هەڵ دەکەوێت کەوانی ئەو کەسانەی کە زۆر جار ئەو کەسانە دەردەچن کە کەسی سادەن و ئەڵێ گەر هەڵە نەبم ئەوە زۆر جار دەرونی ئەو دەرونەی کە بە پاکی دەردەچێ دەرونی هەر کەسێکی ترە، بەڵام کالیکلیس گەر هەڵە نەبم ئەوە زۆر جار دەرونی فەیلسوفێکە، چونکە فەیلسوف تەنها بەکارەکەی خۆیەوە خەریکە و لە ژیانی خۆشیدا ناکەوێتە ناو پەردبوون و هەڵچوون و داچوونێکی بێمانەوە، ینی کەسێکی جێگیرە ئارەزوەکانی کاری لێ ناکەن، عەسەبیەت نایگرێ، فلان نایگرێ، کەسێکە خەریکی ئەو ئیشەی خۆیەتی و ئەمانەی توش نابێ. هەر بۆیە ڕادمانتۆز بە جوانیەکەی سەرسام دەبێت و دەینێرێت بۆ دوورگەکانی خۆشبەختی. ئایاکۆسی شەر هەمان کاری ئەو دەکا. هەڵێ ئەمانە هەریەکە ئاسایەکیان پێ و دواتر باسی تەبەن مینۆس دەکا کە ئەو ئاساکەی زیێڕە، چونکە ئەو محکەمەی ئستێنافیە، ینی ئەو بڕیارەی کە لەوێ دەدرێ ئەگەر هین بوو بۆ دوای جار بڕیارەکە کێشەی تیا بوو ئەو حەلی دەکات. هەڵێ ئەمەش لە هین باس کراوە لە دیارە هۆمیرۆس لە لیادەوە دیسە باس کراوە کە ئەڵێ ئەو ئاسایەکی زیێڕی پێوە بەردەوام بەناو مردووەکانە دەڕوا و دادوەریان دەکات. ئێتر دوایەوە تەبەن لە کۆتاییەکەی ئاسکرات دێ باسی ڕێگای ئەو ڕێگایە ژیان دەکا کە یامەتیایە دەبێت چاک بین و باسی ئەو ڕێگایەش دەکا کە کالیکلیس داوا لەم دەکا کە بیگرێتە بەر، ینی ببێتە وتاربێژ و بچێ ئەو شتانە بکە و ڕووپامایی بکە و چوزانم خەڵکی تاوانبار لە سزادان ڕزگار کا و خۆی ڕزگار کا ئەگەر تاوانێکی کردو، ینی ئەم زیرەکیی هەبێت و ئەم لێزانیەی هەبێت و ئەویش دەڵێ وا باشە کە ڕێگای فەلسفە بگرین. تەمان کالیکلیس گاڵتە بە سکرات دەکات، دەڵێتەوە لە شوێنەکە بۆ خۆت خەریکی ئەینی تو ئەمەی کە تۆ دەیکەیت هیچ فریاد ناکەوێ و ئەویش دەڵێ ئەمەی تۆ دەیکەیت لە محکەمە ڕاستەقینەکە فریاد ناکەوێت. ڕاستە ئەوەی من لێرە دەیکەم لە محکەمەکە ئێرە فریام ناکەوێت، بەس داوای ئەو لە ئەگەر محکەمەیەکی ڕاستەقینە هەبێ من و تۆ ببرێنە محکەمە ڕێک تۆ من چیم لێ دێ لێرە لە محکەمەکە ئێرە تۆ لەو محکەمە ڕاستەقینە لەم محکەمە ناڕاستەقینەیە منی کە ڕاستەقینەم چیم لێ دێ تۆی ناڕاستەقینە لە محکەمە ڕاستەقینەکە ئاماشتر لێ دێ. ئەڵێ لەبەرەوە من ڕێنوێنیت دەکەم بانگێشتت دەکەم بۆ ئەوەی کە تۆ ئەم ڕێگەیەیان بگریت، بۆ ئەوەی ئەو جەنگە ئەو مسابقەیەی کە لەسەر لە ناو ژیانە ئەڵێ جوانترین جەنگە لە ناو ژیانە، جوانترین مسابقە و کێبرکەیە لە ناو ژیانە، تۆ جائزەی خەڵاتی ئەو هینە بەریتەوە ئەو مسابقەیە. تامان خەڵاتی ئەم جەنگەی کە سکرات باسی دەکات جەنگە لەگەڵ خراپبوونی خۆتە، جەنگە لەگەڵ ئەوەی کە خراپیت. ئەڵێ وەرە با بچینە ناو ئەو جەنگەوە، تۆش وەرە لەگەڵم ئەوە ئەو جەنگەیە کە فعلەن لە هەموو جەنگەکان ینی جوانترین جەنگە لەسەر ئەگەر هەڵگیرسا جوانترین جەنگە، وەرە با لەو جەنگا ئێمە سەرکەوتوو بین. طبعا لە شوێنەکە نووساوە مسابقە، ینی لەو تێکسێکیشان نووساوە جەنگ، وەکو وایە کە کەسانێک بچن بۆ جەنگێک لەو سەرەوە بە سەرکەوتووی بگەڕێنەوە و ئەویش جەنگی چییە؟ پێش بڕکێ و بەس بە جەنگی شاتووە، ینی دەکرێت مشکلەکەینە ئەوە نییە، چونکە هەردووکیان دەتوانی بەچی وەرگری بە میتافۆر وەرگری، بەس من بۆ خۆم جەنگەکە هەست دەکەمین فعلەن جەنگە، ینی ئەمەی کە جەنگێکە ئینسان لەگەڵ دەرەوە نایکە، ینی دەرەوە تایە هیچی لێ نایە، جەنگێکە لە ناو خۆتا ئینسان لەگەڵ خۆیان دەیکات، جەنگێکە لەگەڵ ئەو هێزانەی ناو خۆیان دەیکا کە بەرەو خراپبوون دەیبن، چونکە بەڕاستی ئەوەی خراپەمان پێ دەکا قسەی بێمەعنایەوە تەسەورکەین لە دەرەوەیە و ئەوەی چاکمان دەکا قسەی بێمەعنایەوە بزانین لە دەرەوەیە، ئەوەی چاکمان دەکا چاکەیەکە لە ناومانە، ئەوەی خراپمان دەکا خراپەیەکە لە ناومانە. لەبەرەوەی خراپبوون و چاکبوومان ڕەبتی بە شەخصی خۆمانەوەیە، ڕەبتی بە هیچ شتێکی ترەوە نیە.
وفعلەن ئەگەر ئێمە خراپ بکراینایە گوناحمان هیچ نەدەبوو. ئێمە کۆمەلگاکە خراپی کردوین لە کۆمەلگایەکە پێیابووم ئەمەی خراپە منیش خراپ دەرچوم و دەسەڵاتم نییە کەی مشکلەیە، بەڵام من اختیارم هەیە کە وەک کۆمەلگاکەم نەبم، وەک ئەوەی کە هەموو کەسێک لە سەرەتی من لەسەرەوەنم اختیارم هەیە، و من اختیارە ڕێگەم لێ دەگرێت بڵێم من مادام اختیارم هەیە کەواتە ئەوەی کە چاکە لەناو خۆمایە و ئەوەی کە خراپیشە لەناو خۆمایە وار خۆم هەڵی دەبژێرم. لەبەرەوە بێمەعنایە ئێمە بڵین خراپ دەکرین یا چاک دەکرین، و خۆم بەرپرسیارم لە چاکبوونم یا لە خراپبوونم. جا دەڵێ کالیکلیس وەرە بەم ڕێگایە ئابڕۆین، وەرە با جەنگەکە بەرینەوە، چونکە ئەگەر جەنگەکە نەبەیتەوە تۆ ئەوە من لە محکەمەکەی ئەو دیوا تۆم بینی ینی محکەمە ڕاستەقینەکە ئەگەر تۆ ببینم من لۆمەت دەکەم لەوەی کە تۆ ناتوانی، چۆن من لێرە ناتوانم بەرگری لە خۆم بکەم چونکە تووشی ناحەقی دەبم، تۆش لەوێ بە ناحەق ناتوانی بە ڕێگا ناحەقەکان ناتوانانی بەرگری لە خۆت بکەی، دەستەوسان دەمێنی چونکە هیچ وەسایلانە لەبەردەسانیە. لەبەرەوە چۆن تۆ دەڵی دەمەدا دەچەقد و دەبێتە تەڵی تەقی و قسەیەک ناتوانانی بکەی، منیش لەوێ دەتبینم کە تۆ دەمت دەبێت بە تەڵی تەقی بوو، و من لەسەر ئەوە لۆمەت دەکەم کە تۆ لەوێ واد لێبێت و نەتوانی بە هیچ شێوەیەک بەرگری لە خۆت بکەیت. تاوان لە محکەمەکەی تر ناتوانی بەرگری لە کەسیش بکەیت. ئەنجایتر دواتر باسیەوە دەکات دەڵێ ئینسان دەبێت فعلەن خۆی لە ڕووپامایی و ئەو شتانە دوور خاتەوە، چونکە ئەسلی مۆزوعەکە ڕووپاماییە، تۆ بەم ڕووپاماییە و خۆ جوانکردن و خۆ باشکردن خۆ نیشاندان ئەڵێ دەبێت ئینسان ئیتیمام بدا بەوەی باش بێ نەک باش ببیندێ. ئێمە شتانێک هەیە دەیکەین بۆەوەی باش ببیندێن و خەڵک باش بمان بینێ، چونکە وا دەزانی حکمی ئەوان لەسەر ئێمە وامان لێ دەکات چاک بین، یعنی ڕووپامایی دەکەین بۆ ئەوەی ئەوان چاکمان کەن، ئەوان بە چاک بمان بینن و مادام ئەوان بە چاک دەمان بینن کەواتە بڕیارەکەیان لەسەرمان ڕاستە ئێمە چاکین، لە کاتێکە ئێمە خۆمان دەزانین چاکین یا خراپین. من هیچ کەسێکمان پێویستی بە شایەتی دەرەوە نییە بۆ ئەوەی بزانێت بەڕاستەقینە چاکەیانە، بەڵام بە ساختە ئێمە پێویستمان بەوەیە دەرەوە شایەت بێت لەسەر چاکیەکەمان. تا من شانازیم بۆەوە کردوتم چاکم و خراپ نیم و من فێڵم لە تۆ نەکردووە بڵێم بە فلانە کەس بڵێ ئەوە تا خەڵکەکە هەموو دەناسێ دەزانێت من پیاوێکی چاکم. وامەتان زۆر بینیوە دەڵێ ئەوە تا هەموو خەڵک دەمناسێ من جێگەی سێقەم و ئەوانە، یعنی خەڵک دەکاتە شایەت بۆەوەی چاک دەرکەوێت، ئێمەشی بۆ چییە بۆەوەی چاک دەرکەوێت و ئەوەی کە خۆی دەیوێت بیکات ئەو خراپەیە پێ بشارێتەوە کە دەیکات. یعنی ئەیتر دوایەوە باسیەوە دەکات دەڵێ کاتی ئەو ڕێگایەتگر گوێ مەدە بەوەی کە خەڵکی چیت پێ دەڵێن و چۆن ئیهانەت دەکەن و ئەواناڵێ مشکلەکە لەوێ تۆ لەوێ لەو محکەمە لەوێ چۆن تۆ لێرە دەڵێ لە پێشچاوی خەڵک لێت دەدەن و تازیبت دەدەن و ئیهانەت دەکەن و ڕات دەکێشن و ئەڵێ لەوێش تۆ ئاوا ڕات دەکێشن و ئاوان لێ دێ. من لۆمەت دەکەم لەسەر ئەوەی کە لاینەکە نەبیتەوە و لەوێ تووشی ئەوە بیت، لەبەرەوە ئەوەی ترسی منە لە محکەمەیەکی ڕاستەقینە من ڕاست دەرنەچم، ترسی ئەوەم نییە لە محکەمەیەکی ساختە من ڕاست دەرنەچم. ئەمە هەروەکو ئەوە وایە بۆ نمونە شوێنێکەیە مرکزێکی بەحوسی زانستی هەیە بەڵام هەمووی ساختە و درۆیە و حەچی تیان ناکرێ، عالمێک دەچێت بۆ ئەوێ ئەو عالمە چی بە پێی مقیاسەکانی هەوێ لە تاقیکردنەوەکە دەرناچێت، چونکە چی ئەو شوێنێکی چییە ساختەیە و ڕواڵەتیە، تەنها بەڕواڵەت شتەکان دەکات، یعنی بەڕواڵەت ئەو خەڵکەی لەوێ هەیە زانایە بیرکەرەوەیە فلانە. لەبەرەوە کەسێکی ڕاستەقینە عالمێکی ڕاستەقینە بچێتە ئەوێ چییە ئەمە فعلەن تاوانبارە سزا دەدێ نابێ ئاوا بێ یا دەبێ خۆی وەکوان لێکا یا دەبێ دەرچێتە دەری. ئەی بە پێچەوانەوە ئەگەر زەمینەیەکی زانستی ڕاستەقینە هەبوو یەکێکی لەوانەی کە خۆی ڕوتوش کردووە بە زانایەتی خۆی وانیشان داوە کۆمەڵە شتی کردووە وانیشان دەدەن ئەوە ئەگەر ببلێتە ئەو شوێنە چی لێ دێ حتمما لە تاقیکردنەوەکە دەرناچین.
ئەویش دەڵێن من لە محکەمەیەکی ینی ئەگەر بترسم لە محکەمەیەک لەم محکەمەیە ناترسم کەتووە ئەو پەرەکەی حکمی مەرگم بەسەرا دەدا بەڵام ناتوانێت حکمی خراپبوونم لەسەر بدا بۆچی چونکە ئەو نییە هینی دەکا کە من خراپم من خۆم لە ناو خۆما دەزانم خراپم یانە لەبەرەوە من لە ناو خۆما چاک بووم دڵنیام ئەگەر محکەمەیەکی ڕاستەقینە هەبێ من دەردەچم لەو محکەمەیە لەبەر ئەوە هەم لێرەش خۆشبەختم و ئەم ڕێگایە هەم بۆ ئێرەش باشە و هەم بۆ ئەو دنیاش باشە ئاڵێ ئەگەر تۆ دەڵێ ئەمە قسەی پڕ و پیرەژنە ئەم حکایەتە ئەوە منیش بە ئێوە دەڵێمەوە بە هەر سێکتانەوە ئادەی ڕێگایەکی باشتر لەمەم بۆ ژیان پێ بڵێن سار ڕای ئەوە کە من باسی ئەوە ناکەم ئەم ڕێگایە بۆ ئەو دنیاش باشە ئەڵێ ئێوە دانەیەکم ڕێگایەکی ترم پێ بڵێن کە لەمە باشتر بێ بۆ ئێرە ئەڵێ ئەگەر ئێوە ناتوانن ڕێگایە بەڵگە بێننەوە لەسەرەوەی ڕێگایەکی تر هەیە ئەوە دەبێ فعلەن لۆمەی ئێوە بکرێ وە گاڵتە بە ئێوە بکرێت نەک گاڵتە بەو پیرەژنانە بکرێت کە ئەوە حکایەتە دەگەڕنەوە دیارە ئەمەی تر بۆتە حکایەتێک خەڵکی عادەتەن گەڕاوێتەوە لەوانەیە زۆر جار لە ئەسینا بۆ مناڵەکان گەڕێنرابێتەوە و چۆن باسی قەبر و قیامەت لێرە بۆ مناڵەکان دەکرێت ئەوی شەر ئاوا گەڕابێتەوە بەس ئەوەی گرنگە لێرە ئێمە فۆرمی حکایەتەکان لە ڕاستیا گرنگ نین ئەوەی ئەو حکایەتە دەیڵێت چییە ئەم حکایەتە باسی ئەوە دەکا باسی چاکبوون دەکا بە هەموو فۆرمە ئەفسانەیەکەی خۆیەوە یعنی ئەمە تەبەن لە حکایەتەکانی ئەو دنیامی عاد لە شوێنەکانی تریش هەر کەسا هەر لە هەر شوێنێ لە هەر کتێبێکی دنیا بە فۆرمێک لە فۆرمەکان چی کراوە گزارش لەمە کراوە لە تەوراتە لەوانەیە بە شوێنێک کراوێ بە جۆرێک لە قورئانە جۆرێکی ترە فۆرمی تری هەیە فۆرمەکانیان جیاوازن لە ئەنجیلا بە جۆرێکی تر کراوێت لە کتێبەکانی ترەوانەی کە کتێبی دینین هەریەکان بە جۆرێک ئەمەش لە ناو کللتوری یۆنانیا بەم شێوەیە گزارش کراوە تا ڕادەیەکی زۆر ناوەڕۆکی ئەم حکایەتەمان ناوەڕۆکی ئەو حکایەتانەیە کە لەبارەی مردن و دوای مردنەوە هەیە لێرە کۆتایی بە کۆرسەکە دێت